کەرتی گشتی تەندروستی لە هەرێمی کوردستان کەوتۆتە بەر ڕەخنەی زۆری ڕێکخراوەکان بەپێی زانیاری و ئامارەکان بەهۆی دەستوەردانی حیزبی و بۆ ڕەواژدان بە کەرتی تایبەت کەرتی تەندروستی گشتی ڕوبەڕووی شکست کراوەتەوە. کەرتی گشتی تەندروستی وای لێ هاتووە هیچ هاوڵاتیەک بە ئاسانی و لە ماوەیەکی کەمدا خزمەتگوزاری وەکو نەشتەرگەری و چارەسەرکردنی بۆ ئەنجام نادرێت. ئەوەش هاوڵاتیان ناچار دەکات ڕوو لە نەخۆشخانە تایبەتیەکان بکەن. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە ئیش لەسەر لاوازکردنی کەرتی گشتی ئەکرێت لە هەرێمی کوردستانە و ئەکرێت کەرتی تایبەت بەهێزەکرێت ڕۆژ بە ڕۆژ و ئەمەش لە بەرژەوەندی گشتیانێ لە بەرژەوەندی خەڵکی هەژاران و خەڵکی کوردستانە نییە، چکە هاوڵاتیان ساڵانە بڕێپارەی زۆر ئەبێ بدەن بە کەرتی تایبەتی بە بواری تەندروستی بۆ چارەسەر. بۆ نمونە لە هەرێمی کوردستانە ساڵانە نزیکی 3 ملیارد دلار سەرف ئەکرێت بۆ کەرتی تایبەت و پزیشک و هەموو ئانی کە ئەتوانە ئۆچنە و قاڵبۆ کە پێوتێ قاڵبی کەرتی تایبەت. و اینجا حکوومەت کارێژێتی کردوێسە بە لە ڕێی بڵین نیمچە تایبەتەوە مەسەن بڵین نەشتەرگەری نیمچە تایبەت و ئەمانە بەداخەوە لەوش بەشە پارە وەرەگرێ. بەداخەوە ئێستا لەسەر لاوازکردنی کەرتی گشتی ئەکرێ کە ئیشکردن لەسەر لاوازکردنی کەرتی گشتی دەرئەنجامی زۆر خراپی ئەبێ و بەداخەوە ئەمە پارتە سیاسەکان ڕۆڵیان هەیە و خەڵکی ناو پارتە سیاسەکان خەڵکانی دەستڕشت و ڕۆڵیان هەیە بازرگانیی زۆر گەورەی دەرمان و بە کەرتی تەندروستی و بە نەخۆشخانەی ئاهلیەوە لە هەرێمی کوردستانە. بەپێی ئامارەکان ئەو پارەی هاوڵاتیان ساڵانە بۆ چارەسەرکردن و کڕینی دەرمان و نەشتەرگەری لە دەرەوەی کەرتی گشتی دەیدەن بە کەرتی تایبەت زیاتر لە 3 ملیارد دلارە. زۆربوونی نەخۆشخانە تایبەتەکان و وەرگرتنی پارێکی زۆر لە نەخۆش گەیشتۆتە ئاستێک کە هاوڵاتیان ڕوبەڕووی گرفتی گەورە بوونەتەوە. لە 10 ساڵی ڕابردووش هاوڵاتیان 30 ملیارد دلاریان لە چارەسەرکردنی نەخۆش لە کەرتی تایبەت خەرج کردووە. ئێمە نقطەی یەکەمان لە ئەنجومەنی پارێزگا بریتی بۆ لەوەی کە ئەساسێکی تەندروستی دانین بۆەوەی کە خۆراکی تەندروست و شوێنی تەندروست و هەوای تەندروست بۆ هاوڵاتیەکان دابین بکرێ و دەرمانی تەندروست دابین بکرێت، چکە هەموو دەرمانەکان تەندروست نین زۆر بە ئاشکرایی و چەند کۆمپانیایکی تایبەت دەرمان بێنن لە چەند شەریکاتێکی تایبەتی ستاندارد و بهێنرێ بۆی هاوڵاتیان دەرمانی تەندروست بەکاربێنن و لە هەمان کات کەرتی تەندروستی گشتی و کەرتی تەندروستی تایبەت لێک جیا بکرێتەوە تا ئەگەر پزیشکێک کارمەندێک پەرستارێک ستافێک ئێوێ لە کەرتی تەندروستی گشتی کارکە با لە کەرتی تەندروستی تایبەت کار نەکات. حکوومەتی هەرێم کە بەرپرسانی دوو حیزبی دەسەڵاتدار و خاوەن بەرژەوەندی شەخسی و حیزبی تێدا باڵادەستن بە دابین نەکردنی پێداویستی پزیشکی و دەرمان و ئامێری پێشکەوتوو بۆ نەشتەرگەری کەرتی گشتی بەرەو پاخستنی تەواو دەبات و هاوڵاتیان ناچار دەکات بۆ چارەسەر بچنە نەخۆشخانە تایبەتەکانی بەرپرسەکان. ڕامیا ڕوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.